خۆپێشاندانی خوێندکاران بۆ بەڕێنی دەرماڵەکانیان جارێکی تر لەو ڕۆژی پێنجشەممە لە سلێمانی دەست پێ کردەوە لە میانەی پشووێکدا. هەروەها سەدان کەسان ڕێگەکانیان داخست و لەگەڵ پۆلیسدا ڕوبەڕوو بوونەوە کە ئاوپاشی و گازی فێرمێسکاوەریانن بەکارهێنا. زۆربەی بەشداربووان لە خوێندکاران لە بەشدارانی زانکوون کە دژ بە بەڕێنی دەرماڵەکانیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە گوایە بەهۆی بەهای شەڕی دژ بە دەوڵەتی ئیسلامی و دابەزینی دەهاتی نەوتە. هەروەها لەم ڕۆژانەی دوایەدا هەزاران کەسان لە هەرێمی کوردستان هەڵاتن و ڕوویان کردە سنوورە تەلبەندەکانی پۆڵانیا و رووسیا و چەند ڕۆژێکیشە وەکو باسمان کرد خوێندکارانیش ڕژاونەتە شقەمەکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بۆ تاوتویکردنیان بابەتە دکتۆر ڕێبوار فەتاح ڕۆژەمەوان و شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە لەندەنەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر ڕێبوار خۆشاتنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. خەڵک و خوێندکاران ئەو بارودۆخە کە دروست بووە دەیخەنە ئەستۆی حکوومەت و کابینەتەکەی، بەڵام کاربەدەستانی هەرێم ناشنە ژێر باری لە ئەستۆگرتنی دروستکردنی ئەو بارودۆخە. خوێندنەوەی وە چییە؟ ینی دیارە دەسەڵاتی کوردستان بەرپرسی یەکەمە لە باری ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هەموو ئەوانی دیکەی کۆمەڵی کوردستان و هەرێمی کوردستان. ئەوانە بەڕاستی قسەی من پێیان ئەڵێم پەیوی پوچ کە ئەیانەوێ بەرپرسیارەتی لەسەر خۆیان لابەرن. دکتۆر ڕێبوار ئەو خوێندکارانی کە ڕژاونتە سەر خیابانەکان نەک هەر سامانی وڵاتەکەن بەڵکو هەروەها ئایندەی بەڕێوەبردننی وڵاتەکە لە ئەستویاندایە و داخوازەکانیان زۆر نییە، تەنها $40 مانگانە. خەڵک و هاوڵاتیان دەڵێن ئەگەر ئەو حکوومەتە پێ نەکری ئەو موشە یاخود ئەو دەرماڵە بچووکە بدات و کارەکانی بە ئەنجام نەگەێنی بە چ ڕوویکەوە لەسەر دەسەڵات بەردەوامە؟ ینی خۆ ینی گرفت ئەوە نییە هەر خوێندکاران بێ بەڕاستی، ینی کێشەکە تەنها کێشەیەکی ئابووری نییە. هەموو ساڵێک هەزاران خوێندکار لە زانکۆکانەوە دەرەچن، هیچ داهاتوویشیان نییە. ئەوەی کە خەڵک زۆر نیگەران کردووە هیوایە، خەڵکی هیوای بۆ دەسەڵاتە نییە. ینی هەر لە زمانی زبری مەسئولەکانەوەمان دەرەکەوێ کاوە دەسەڵاتە خۆی ینی بە شتێکی زۆر جیاواز زانێ و خۆی بە شتێک گەزانێ بەسەر خەڵکەوە. بۆ نمونەی شێشان ئەڵێ ئێمە شەقام چۆڵ ناکەین بۆ مناڵە ورکە، یعنی ئەگەر وا بێخۆبێ هەرگیز دەسەڵات نەگۆڕێت. یعنی ئەوەیە کە دۆخی خەڵک لە 1990ەوە لە خراپەوە بۆ خراپترە چێت و ینی هیواژ نییە. سا قوتابی دەرەسی ئەمساڵ خوێندکار ئەمساڵ لەزانکۆ بەجێ هێڵێ دکتۆرە نازانم ئەندازیارە فیزیاویە ئەبێ بەچی نابێ بە هیچ. لەگەڵ ئەمەشە لە تەنیشت ئەمەشەوە تەریب بەمە کۆمەڵێکی کەم هەرچیشیان بوێ دەیانکەن. ینی ئەمە خەڵکی نیگەران کردووە. ئیتر ئەوەیە خەڵکێکی زۆر کوردستان بەجێ هێڵێ جوگەن ئەگەر تۆ نەتوانی دۆخەکە بگۆڕیت هەوڵەی ژیانی خۆت بگۆڕیت، ئەوەش کە ناتوانێ بەجێ بهێڵێت پرۆتێستەکە. زۆر لە باری ئابووری ئاڵۆسترە. سەفیدزایی لە چاوپێکەوتنی لەگەڵ بەشی کورتی دەڵێت ئێمە لەگەڵ لایەنەکانی ئۆروپی دەمی کە باسیەوە دەکەین ئەگەر بیانەوێت خەڵک ڕۆیان تێنەکات پێوەستە هاوکاری هەرێمی کوردستان لە کۆمەڵێک بواردا بکەن. خوێندنەوەی ئێوە چییە؟ سەفیدزایی بۆ ئەوروپایەکان مەشدا دەنێت کوردستان بەو هەموو نەوت و داهاتە پێوەستی بە یارمەتی دەرەکی هەیە؟ ینی کوردستان یارمەتی دەرەکی پێ بگا شتێکی خراپ نییە. ئەتوانێ ئەگەر کوردستان بتوانێ ماڵی خۆی ڕێک بخات لەو بڕوایام ئەوروپاش و ئەمریکاش هاوکاریەکەن. بەڵام ئەوەی سەفیندزایی پەیوی پوچە بەرپرسیارەتی یەکەمی دۆخی کوردستان لە ئەستۆی حیزبایە پارتی وێشێتی داگینا دەسەڵاتی دیکە نییە. ینی ئەوانە بەڕاستی زۆرتر بۆ بەکاربردننی ناوخۆن ئەیانەوێ بەرپرسیاری لەسەر خۆیان لابرن. دەنا کەس بە هەرێمی کوردستانی نەوتووە تۆ بچۆ ئازادی خوار زیندانی بکە، کەس بە کوردستانی نەوتووە تۆ ڕێفراندەم بکە. لەو شتانە کە خۆیان ئەیانەوێ بیکەن گوێ لە ئەوروپا ناگرن، بەڵام کەیانەوێ کە لە کێشان کە لە خەیرانێکی زۆر قوڵان لۆمەی لایانی دەرەواکەن. یعنی بەڕاستی ئێستا کوردستان لە قەیرانێکی زۆر مەترسیدارایە. سەیری دۆخی سلێمانی بکە
یعنی سامە لە قۆناغێکی نوێین لە قۆناغێکین کە باڵەکانی ناو حیزبێک کەوتونەتە یەکتر کوشتن ئەمە قۆناغێکی زۆر زۆر جددی و زۆر مەترسیدارە ینی ئەو ناڕەزایە کە خەڵکەی بینی بەڕاستی نازانم بەرەو کوێ چیە بەڵام داهاتوێکی گەشی نییە. ئەو بارودۆخی هاتووەتە ئاراوە چ خۆی پێشاندانی خۆتکاران و یا خۆدڕەوی کۆچبەرەکان چاوەڕێی دەکرا بەو شوێ بتەقێتەوە بە ڕووی دەسەڵات و پارتە دەسەڵاتدارەکان؟ بەڵێ بە قەناعەتی من دواکەوت لەبەر هۆکاری زۆر زۆر خۆر ڕەنگە داعیش و ڕیفراندەم و ئەمانە هەمووی بەشێک بوو بێ لەو پاکیجانەی کە پارتی وێچێتی ئەیانەوێ بەردەوام خەڵک ڕازی بکەن بە تایبەتیش لە هەستی نەتەوایەتی یا لە سۆزی نەتەوایەتی خەڵک بدەن وەک بە ڕیفراندەمەیکەن بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردووە ئاڵای کورد هەموو ئەیانویست هەموو کێشەکە بخەنە سەر ئەوەوە کە ئاڵای کوردستان پێشێل کراوە ینی بۆچی ئێستامە لە خۆناغێکی نوێین ئەمە زۆر گرنگە چونکە ئەو قوتاب ئەو خوێندکارانە کە پرۆتێست دەکەن ئەوانە نین کە شاخیان دیبێ خەباتی شاخیان دیبێ زۆربیان لە بیستەکانی ژیانیانان ئەمانە نازانن ئەم دەسەڵاتی ئەمڕۆ بووە ڕەفتارەکات بە تایبەتی ئەمە جیلێکە بەڕاستی نەوەی ئینتەرنێت و سۆشیال میدیایە دنیایەکی دیکە دەبینی لە سۆشیال میدیاوە لەبەرەوە بە بۆچوونی من کوردستان بە ڕۆقەیرانی زۆر خراپتر دەچێت هیوادارم نەبێ بە خەڵتانی خوێن بەڵام زۆر زەحمەتە بتوانم پێشبینی ئەوە بکەم کە کوردستان ئاشتیانە بەرەو قۆناغێکی گەشت دەچێت. دکتۆر ڕێبارفەتاح ڕۆژەمەوان و شارەزای ڕۆژهەڵاتی ناوین زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی ئەمڕۆماندا. سپاس بۆیەوە.